بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين، أما بعد. السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی ئازیز و خۆشەویست، پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاص و سەوابمان پێ بەخشێت. خوای پەروەردگار بەرەکەت بکاتە عیلممانەوە، عەمەلمانەوە و کردەوەکانمان لێ وەربگرێت. خۆم خۆشەوە بۆ پێشکەشکردنی وانەیەکی کۆتایی لە وانەکانی پەرتووکی ئەلئەربعینە نەوەویە. ڕەحمەتی خوای گەورە لە ئیمامی نەوەوی بێت و داواکارم لە خوای پەروەردگار بمان کاتە خزمەتکاری ئەو دینە، بمان کاتە خزمەتکاری فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم. بۆ ماوەیەکی باش لە خزمەت ئەو فەرمودانە بووین، هەر لە سەرەتای فەرمودەی یەکەمەوە تا کۆتایی فەرمودەکان کە ئەمڕۆ ئینشاءالله دەچینە خزمەتیان. دیارە لە دەرسی پێشوو گەشتینە فەرمودەی سیونۆمان تەواو کرد. دەربارەی چی بوو؟ فەرمودەی سیونۆ خەتە و نسیان بوو. إن الله تعالى تجاوز لي بۆ پێغەمبەر عليه الصلاة والسلام چی؟ عن أمتي الخطأ والنسيان. ئەمڕۆ فەرمودەی دەچینە خزمەت فەرمودەکان کە ماوە لە پەرتووکەکە. فەرمودەی چل عن ابن عمر رضي الله عنهما قال أخذ رسول الله صلى الله عليه وسلم بمنكبي فقال كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل. وكان ابن عمر رضي الله عنهما يقول إذا أمسيت فلا تنتظر الصباح، وإذا أصبحت فلا تنتظر المساء، وخذ من صحتك لمرضك ومن حياتك لموتك. رواه البخاري. مامۆستایانی ئازیز، ئەگەر تەماشای وشەکان بکەین کورتە، جوامع الکەلیمە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی پێشەوای ئومەتە، پێشەنگە، قودوەیە، تەماشا بکەین لە بواری تعلیمیشە زۆر ئوسلوب بەکاردێنێت، ئوسلوبی کرداری بەکاردێنێت، نمونەش بەکاردێنێت بۆ ئەوەی زیاتر ئەوەی بەرامبەرەکەی یان هەر لە دوای ئەوانیش جیل دوای جیل بە تەواوەتی تێبگەن، ئاسانیش بێت تێگەشتن لەو فەرمودانەی کە دەفەرمێت. لێرە ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ، یەکێکە لەو سەحابیانەی کە ئیتر لە خزمەتی پێغەمبەرە بوو عەلەیهی سەڵات وەسەلام. تەماشا بکەن، یعنی تۆ بێنە پێش چاوی خۆت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوها بکات لەگەڵ ئیبن عومەر. أخذ رسول الله صلى الله عليه وسلم بمنكبي، هەردووشانی. ئەمە بۆ چییە زیاتر؟ وەکو چۆن بڵێ ئاگادار بە، من ئەم شتت پێ دەڵێم شتێکی گرنگە، باشە. فقال كن في الدنيا كأنك غريب، يعني تۆ تەماشای ئەوە بکەیت کە ئیبن عومەر لەو زەمەنە لە خزمەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئینجا ئەم نمونەشی بۆ ئەهێنێتەوە، ئەبێ حاڵی ئێمە لە دوای بڵێن لەم سەردەمە، لە دوای ئەو هەموو سەحابە و تابعیانەی تر جیل دوای جیل هاتوون، حاڵمان چۆن بێ. كن في الدنيا كأنك غريب. ئەمە ڕاستە خیتابەکە و گفتوگۆکە لەگەڵ ئیبن عومەرە، بەڵام بۆ هەموو ئومەتیشە، هەموو ئومەت دەگرێتەوە. ئەبێ هەموو ئومەت، هەموو مسلمانان، هەموو ئیمانداران بەو شێوازە بن، چونکە ئەوە حەقیقەتی دنیاە. ئەمە ئەچێتە بابی چیەوە؟ ئەچێتە بابی زوهدەوە. یعنی تۆ تەماشا بکە دوو نمونەت بۆ دێنێتەوە، هەردووکی ئەوە ئەگەیەنێکەوە ئەم دنیاە هیچ نییە، مەتاعێکە قەلیلە. نمونەکانیش کون في الدنيا ئەم دنیا فراوانە، یعنی کە هەموو شتێک مسەخەر کراوە بۆ ئەمی ئینسانە، ئینسانەکانیش بۆ ئیمانداران. كن في الدنيا كأنك غريب. بتایبەت ئەم زوهد و وەڕەعا
بۆ کێ زیاتر پێویستە مامۆسایان؟ ڕاستە، بەڵام بانخوازێک وەکو تۆ گەنج یان بانخوازێک کەواوکو ئێمە ڕیشمان سپی بووە ئیتر وردە نزیکە بینەوە لە مردن. خۆ مردن ئەو گەنج و پیر ناناسێ، بەڵام زاهیرەن ئەوەی کە پیر دەبێ ئیتر ئەو زیاتر وانە ئەم زوهد و وەڕەعە زیاتر بۆ کەسانە ئیتر کەوا ئیتر بڵێن قۆناغەکانی گەنجەتیان بڕیوە، ئەوان زیاتر پێویستیان بەم خۆ ئامادەکردنە هەیە. هەموو کەس بەڵام ئەوان زیاتر کون فی الدنیا کەئەنەکە غەریب. سێر ئەم نمونە جوانە بێن تەماشاکەین. کەئەنەکە غەریب. غەریب کێیە؟ کێ غەریب؟ ئەزانم ئەو غەریبە کێ؟ یانی سەر بۆ نمونە یەکێک دێ بۆ شاری هەولێر شتێک یعنی دێت ئەوە نییە بڵێ بێوێ هەتا نیشتە جێبێ بۆ نمونە وایە، یعنی غەریبێکە هاتووە و ئیتر دەڕوات واتە ینی کاتیە شتەکەی کاتیە. بەڵام ئەوەش ناگەینە کابرا 40 ساڵ لێرە بێ بەر پێ بڵێ غەریب ئەبێت دەبێ هەر خۆی غەریبە ئەستەن خۆی هەر غەریبە. بەڵام هەیە تەماشا دەکەڵێ لە پیاوێک دوو برابوون لە شارێک بوون لە شارەکان دوای 40 ساڵ یەکیان وەفاتی کرد. ئەڵێ گوێم لە یەکێک بوو وتیان ئەوە کێ وەفاتی کردەوە؟ وتیان کابراایکی غەریبە 40 ساڵ لە وڵاتە بووە لەو شارە بووە. ئەڵێ وڵا کابراایکی غەریبە. وتی وەڵای ئەوم بێ سێکسەر گەڕامەوە بۆ نیشتیمانەکەی خۆم ئەو شارم بەجێهێشت. جا غەریب بەو شێوازەیە واتە ئەو کەسە مادام ینی لە دنیا بۆ خۆی ئەبێ بەو شێوازە بێت غەریبە، چونکە مەوتن و نیشتیمانی ئەساسی و ئەوەی کە بمێنێتەوە کامەیە دوا ڕۆژە. ئەم دنیای نییە دوا ڕۆژە. ئەمە چییە؟ ئەمە دارول چییە؟ مرورە، دارول قەرار نییە. چیە ئەمێنێتەوە لەسەر ئەم زەویە؟ لەم دنیای چی کەسێک ئەمێنێتەوە؟ هیچ کەس نامێنێتەوە، هیچ کەس. واتە دارن مرورە، تێپەڕەبی دەڕۆی. کن فی الدنیا کەئەنەکە غەریب. ئەوە حاڵی غەریب ئاوایە. ئەو عابر السەبیل یان کەسێک کەوا ڕێبوار بێت. ڕێبواریش هەر ئیشەکەی تەواو بوو ئەڕاتەوە بۆ شوێنی خۆی. مامۆسایمە کەمێ بگەڕێنەوە ئەسڵی بڵێن بەشەریەت یان ئەسڵی ئادەم لەکوێ بووە؟ لە بەهەشت بووە. یعنی واتە نیشتیمانی ئەسلی بەهەشتە، مەوتنی و داری قەرار لەکوێیە؟ لە بەهەشتە بۆ ئیماندار. ئەبێ بگەڕێتەوە بۆ بەهەشت، ئەبێ ئینسان بەو شێوازە تەماشای ئەم دنیایە بکات. یعنی واتە زوهدی هەبێ، واتە ینی ئەم طول الئەمەلەی نەبێ، هیوایەکی دوور و درێژی هەبێ و کەئەنەهو لەم دنیایە دەژێت و ئیتر قەت ئەم دنیایە بەجێ نایڵێ. ئەبێت تۆ تەماشای ئەم دنیایە بکەی، بە کەمی تەماشای بکەی. اینجا مانای ئەوەش نییە تو هەرواز لە دنیا بێنی، نە. وەکو باسمان کرد مادام داری مرورە دوای داری چییە؟ کردەوەشە. لەم دنیا کردەوە دەکەی. ئینسانێکە بمرد ئەتوانێت کردەوە بکە، ئەتوانێت تەسبیحات بکە، ئەتوانێت بانگەواز بکە، تەواو دەوەستێت. جا بۆیە لەم دنیاە بەو شێوازە بێ ئینسان کە داری قەرار نییە، داری مرورە، داری کردەوەیە، کردەوەی چاکە بکە بۆ ئەوەی بتوانێت ئەو دنیایش بە شێوازێکی تریش تەماشای بکە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەو هەموو شتەی مسەخەر کردووە بۆ ئینسانە. ئینسان بتوانێت لێرە چی بکات؟ عیمارەی ئەرض بکات، ئاوەدانی بکاتەوە. بەچی؟ بە تاعەت، بە عیبادەت، بە بانگەواز، بە تەطبیقکردنی شەریعەتی خوای پەروەردگار. ئەمەی ئیشی ئینسانی ئیماندار، ئیشی ئینسانی موسڵمان. ئەوەکەی تر کە ئیمانی بەو شتانە نییە، سێرەکەی چییە؟ هەموو تەرکیزەکەی لەسەر چییە؟ لەسەر ئاوەدانکردنەوەی دنیایە بۆ خۆی. هەروەکو لە فەرموودەکەی کەوا ئیمام موسلیمیش ڕیوایەتی کردووە الدنیا سجن المؤمن وجنة الكافر. بزانە سجن المؤمن وجنة الكافر. بۆ سجن المؤمنە؟ سنووردارە،
بەسراوەتەوە منع کراوە لە چی لەو شتانی کە الله سبحانه وتعالى حرامی کردووە بەس ئەگینا ئەو شتانی کە الله سبحانه وتعالى حەڵالی کردووە هەمووی دەتوانیت تۆ بەکاری بێنی بەس ئەوەیە سجن المؤمنە لەو شتانەیە وەکو سجنە ناتوانانی ئەو شتانە بەکار بێنێ کە الله سبحانه وتعالى نەهی لێ کردووە حرامی کردووە ئەمما ئەو شتانی کە حەڵاڵە بەکاری بێنە لە هەموو مەلەزاتی دنیا بەکاری بێنە دنیا ئەبێ بەو شێوازە تەماشا بکرێ هاوەسانی خۆشەویست اینجا فەوائیدی زۆر زۆرتیایە و قسەکەی ئیبن عومەریش ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەویش مانای زۆری تایە وەکو تەطبیقیەن يعني کرداریەن چکە متأثر بوو بەو قسانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆیە دەفەرمێ ابن عمر إذا أمسيت فلا تنتظر الصباح يعني کە شەوت هات بەسەرا چاوەڕێی بەیانی مەکە نە کردەوەی چاک بکە بەردەوام بە لە کردەوەی چاک کە ئەنەهو تەوا ئەوم شەو چییە مەوعید تێ لەگەڵ مەلەکل مەوت ڕۆحت دەکێشێ يعني ئینسان ئەبێ بەو شێوازە بێت هەموو کاتێک چییە ئامادە بێت هەموو کاتێک زمانی تەڕ بێ بە ذکری خوای پەروەردگارەوە ئیشەکانی شەرعی بێت چونکە نازانن ماوەسا کێمان يعني زەمانەتەوە دەکات لەم بینایە دەرچین لەم شوێنە دەرچین لەم قاعەیە لەم هۆڵەیە دەرچین و بڕین وڵا زەمانەتەوەکەین بمێنین نازانین ئەوە ڕەحمی خوای پەروەردگارە اینجا بۆیە بە کردداری يعني نصيحتمان دەکات وإذا أصبحت فلا تنتظر المساء إنسانش کەوا بەیانی دەکاتەوە چاوەڕێی شەو نەکات ئیشی چاکە بکات ئیشی چاکە بکات وەکوتانێک کەواتر شەو مەوعیدی هەیە و تەواو دەبێت وخذ من صحتك لمرضك يعني ئینسان بەڕاستی ئەو کاتێک کەوا صحت خۆشە لاشەی ساغا يعني ئەوە کاتی ئەوەیە کە ئینسان چی بکات ئەمە هەمووی هاندانە لەسەر چی لەسەر ئەوەی کە ئینسان کردەوە بکات کردەوەی چاکە بکات خێر و خێرات بکات بۆ خۆی تەرازۆکەی خۆی قورس بکاتەوە چونکە ئینسان نەخۆش بکەوێ ڕەحمی خوا و فەزلی خوای پەروەردگارە کە ئەگەر کردەوەی چاکی بێ بۆی وەکو چۆمڵی حیسابون جاری بەردەوامە حیسابەکەیان بۆی دەنووسریە ئەگەر کردەوەی چاکی کرده بێت کاتێک نەخۆش دەکەوێت ئینشاءڵڵا و کردەوە چاکانەی هەر بۆ دەنووسرێتەوە خۆتانیش دەزانن کە ئینسان نەخۆش کەوت زۆر شت ناتوانێت بکات تا نوێژەکانی ناتوانێت بەڕێک و پێکی بیکات هەمووی سێرەکەی هەندێک جار ممکنە نەخۆشی وامانەیە بەس بەسەر نەخۆشی وامانەیە تەنها بە دڵ ذکری خواکە و نوێژەکانی دەکات جا پێشەوەی بگاتە ئینسان بگاتە ئەو حاڵەتە با کردەوەی چاکە بکات و هەروەها ومن حیاتیکە لمەوتیک و لە هەموو ژیانت کار بکە بۆچی بۆ پاش مردن کە وەکو باسمان کرد کە ئینسان مرد تەواو انقطع عمله إلا أو كردواني كواتشيا وكو صدقة جارية وكو ولد صالح يدعو له أو أنا ما قر فرياي بكذا يعني علم ينتفع به علم زانستيك وكتابك بجيشتوا يستماشادك يخو هم يفرموا في غمر عليه الصلاة والسلام قصي زور قصي يعني إمام نووي كميتايا وكنت أقر تعليقاتك بيت ئێوە فەرموودەیە بەڵام سوبحان الله و فەرمودانی کۆ کردوتەوە لە پەرتووکێکا و ئەوتانی ئێمە دەی خوێن جیل دوای جیل سێرەکەی خوێندویانتەوە بۆتە بەرنامەی حتا زۆر لە پەیمانگا و مەدارسە دینیەکان و فەقیەکان دەی خوێنن ئەوە علمێکە خەڵک سوودی لێ ئەبینێت اینجا ئەمە لە فائیدەکانی وەکو باسمان کرد دلیل و بەڵگەیە لەسەر ئەوەی کە ئینسان زاهید بێت تا بۆیە کرێ لەم دنیاە چونکە داری ئیقامە نیە نیشتەجێبوون لەم دنیاە مستحیلە نامێنێت ڕۆژێک لە ڕۆژان ئیتر ئەوەی کە الله سبحانه وتعالى بڕیارەکەی لەسەردا ئەم دنیاە تەواو دەبێ اینجا هەروەها وەکو باسمان کرد شێوازی فێرکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ سەحابەکان و بۆ ئێمەش کە ئێستا دەیخوێنینەوە کەوا نمونە بێنێتەوە ئەوە زیاتر ئاسانکاری دەکات بۆ ئەو کەسەی کەوا بێوێت تێبگات اینجا هەروەها شتێکیش تۆ بکەیت ئەمەش هەر ئوسلوبێکی تعلیمیە کە شتێک بکەی وا بکەیت لە بەرامبەرەکەت چییە ئاگداری بکەیتەوە ئەخەذە بیمینکەبەی یعنی هەردوو شان میگرت ئەمە تو تەسەوڕ بکە یەکێک هەردوو شان بگرێ اینجا دوو قسەشی پێ بڵێ
زیاتر انتباه دەکات ئاگای لە خۆی دەبێت وەک چۆن بڵێ دڵی ئامادە دەکات هەروەها ئەو کەسەی کەوا ژیر و عاقڵە ئەو کەسەیەکەوە لە کاتی سەحەتخۆشی کار دەکات بۆ کاتێکەوە نەخۆش دەکەوێت و هەروەها ژیانشی هەموو استیغلال دەکات بۆ دوای مردنی اینجا تەماشا دەکەی فەزڵ و گەورەی ئیبن عومەریش ڕەزا و ڕەحمەتی خوا لە خۆی و لە بابیشی بێ کە کاریگەر بووە بەو ئامۆژگاریەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دەچینە خزمەت حەدیثی 41 عن أبي محمد عبد الله بن عمرو بن العاص رضي الله عنهما قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به حديث حسن صحيح رويناه في كتاب الحجة بإسناد صحيح. عبد الله كري عمرو كري عاص رضا ورحمة خوان ليبيا لو كسانه بو كواز زور روايات حديث فرمودي بيغمريان كردوا بو لأنه كان يكتب نووسین زۆر مهمە مامۆستایان یعنی سێ تەماشا دەکەی ئەو هەموو کتێبە لە چی هاتووە هینی وایە کتێب بەس لە دەمی مامۆستاوە لە دەمی عالم و زاناوە شتی بیستووە قەیدی کردووە نووسیوەتی لە کتێبە جا ئەوی شێکێک بۆ لەوانەی کە شتی دەنووسیەوە بۆیە ئەبوو هوڕەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ غیبطەی پێدەبرد غیبطە نەکو حەسوودی غیبطەی پێدەبرد ويقول لا أعلم أحدا أكثر حديثا مني عن رسول الله صلى الله عليه وسلم إلا عبد الله بن عمرو رضي الله عنهما فإنه كان يكتب ولا أكتب أو زياتر دينوسي من نم دينوسي يعني حفظي ذكر أبو هريرة باش أو لقال حفظك شها دينوسي يوشي كبنوسيت عندي جار إنسانية أخو ترشاني حافظش بيشتي لبير دا شتوام جابوه دا فرميه لا يؤمن أحدكم واتا إيمان يوكسا طواونيا نكو نفي إيمان كات نفي إيمان بطواتيب كات شغل لدائري إيمان دري كاو كدرتشو لدائري إيمان إنسان برو ارتداد دروا لا أما طواونيا إيمانكي طواونيا كاملنيا حتى يكون هواه إنسان هواه نفس هواه نفسي أبي شون بي تبعا لما جئت به يعني أبي أو هوا نفسا ملكج بي بو أويك بيغمر صلى الله عليه وسلم هنايتي شي هناوا أو إسلام الجواني هنا أو شريعة الجواني هناوا أبي إنساني مسلمان إنساني إيمان دار أبي هوا نفسكي چيا ملكج بيت خوي بدات بدسوا و بجوري أو شريعة بيه نابێ پێشی بخات واتان نابێ عقل و هەوا نەفسی خۆی پێش شەرع بخات زۆر کەسەیە سێرکی عقل و هەوا نەفسی خۆی پێش شەرع دەکات پێش ئەوامرەکانی خوا پێش ئەحکامەکان پێش فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەندێک شتێڵێ ئەمە عقل ناچێتە عقلەوە واتە عقلی خۆی پێش چیەخە پێش ئەحکامەکانی شەریعەت دەکات اینجا لە ڕووی سەنەد و لە ڕووی دەرەجەی حەدیثی ئەم فرموديا نووي رحمة خواه لبيت شيء فرمي حديث حسن صحيح رويناه في كتاب الحجة بإسناد صحيح بلام ابن رجب رحمة خواه لبيت لا لو سردمش السردمي إمامي ألباني رحمة خواه لبيت أم دوزانايا أم حديثيان شي كردوا تضعيف كردوا جابوه ابن رجب أفرميت الحديث لا يصح جاو اگر انسان بقريته بو تعقيبي ابن رجب رحمة الله عليه سرفا مدكا بوي دردكا بلام معناي حديثك بوكشون بلي واز لدرجة كي بينين طواوة انسان ابي من الكجبيت سيرت هاي صورة حجرات الله سبحانه وتعالى شي ما فيها فرمي بتشيني دايق دسي بيدك لا تقدموا يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله زانا إنسان نابت يعني آرائي خوي هوا نفسي خوي عقلي خوي بيش آياتكانوا فرمودكاني بيغمبر بخات عليه الصلاة والسلام
لە فەوائیدی ئەم حەدیسە ئاگادارکردنەوەی ئینسانەکانە کەوا عەقڵ و عادەت پێش چی بخات؟ پێش ئەوەی کە پێغەمبەر هێنایەتی. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چی هێناوە؟ ئیسلام، ئەو شەریعەتە. ئەمە ئەو کەسە ئیمانی تەواو نییە، نەکو نەفی ئیمانی لێ بکەیت، ئیمانی تەواو نییە. ئەگەر بە تەواوەتی ڕەدی کردەوە ئەو کاتە چییە؟ ئەو کاتە ئەو ئینسانە لە ئیمان دەردەچێت، چونکە ئەبێت بەو شێوازە بێت لا يؤمن أحدكم حتى يكون هواه تبعا لما جئت به. ئەڵێ لێرە یعنی ئەگەر بەو شێوازە نەبوو تەبەن نەفی ئیمانەکەی لێ دەکەی، نەفی ئێمانەکەی لێ دەکەی، لەبەر ئەوەی ئەگەر بەو شێوازە نەبێت ڕەدی شەریعەت بکاتەوە ئیتر چی ئەمێنێت؟ ڕازی نەبێ بۆ شەریعەتە ئیتر چی ئەمێنێ ئەو کەسە چی ئەمێنێت؟ مەسئلەیەکی تر، ئەگەر بابەتێک هات پرسیارێک کرا بڵێن حکمی ئەو مەسئلەیە چییە؟ ئینسان باشتر وایە یەکەم جار بەڵگە بێنێتەوە یان یەکسەر حکمەکە بڵێت؟ فەرموو مامۆستا. یعنی یەکەم حکمەکە بڵێیان یان بەڵگەکە بێن؟ وایە چی دەڵێن مامۆستا؟ وایە یعنی باشتر وایە ئینسان بەڵگە بێنێتەوە اینجا حکمەکەش بەیان بکات. جا بۆیە لە فەوائیدی ئەم حەدیسە ئافەرمێت ئەنەو یەجب عەلى الئینسان ئەن یەستەدیل ئەوەلا ثم يحكم ثانيا. یعنی یەکەم جار بەڵگە بێنێتەوە پاشان حکم بەسەر ئەو مەسەلەیە بدات، لا ئەن يحكم ثم يستدل. یعنی حکم بە مەسەلەکە ئەگەر مامۆستا قسەکەی جوانە لە شتێک هەندێک شتەیە حکمەکەی قەتعیە تەواو بووەوە، ئەوە نابێ ینی ئەوە بکەی بڵێ، بەس هەندێک مەسائلەیە جێی ئیجتیهادە ئیتر بەڵگە بێنەوە لە ڕوانگەی ئەو بەڵگە. یعنی ئەگەر تەماشای ڕیسالەی دکتۆرا و ماجستێرەوانە بکەن ئەڵێ وەجه الاستدلال، یعنی کە بەڵگەکەیەنێتەوە ئەڵێ بۆچی ئەم بەڵگەم هێناوەتەوە، دوای سەرەکەی لەو بەڵگەیە حکمەکە دەردەکات، جا باشتر وایە خاستن لەو مەسائلانەی کەوا جێی اختیلافە ئینسان بەڵگە بێنێتەوە و اینجا حکمەکە بەیان بکات. آخر لەو بابەتە ئەبێ بچێتە بابەتێکی ترەوە، یعنی ئەو کەسە حکمەکەی پێگران بوو. ئەو ئاەتە کێ بە بیرمان دێنێتەوە؟ لا يؤمنون حتى يحكموك فيما دوای ئەوە قلوبهم يا في صدورهم حرجا ويسلموا تسليما. بسانە یعنی ئەبێ ئینسان بۆ شوازە بێت، ئینسانی ئیماندار ئیتوب هەر بە شتێک حکمێک بێ بە پێی بەرژەوەندی خۆت بە دڵت نەبوو ئەمە ناکرێ. یعنی ئینسانە بێ مجاهدەی نەفسی خۆی بکە و ڕازیش بێ و تەسلیمیش بێ و ملکەچیش بێت. باشە مامۆستایان، لە دابەشکردنی هەوا و نەفس لە ڕوانگەی و حەدیسەوە دەتوانین بکەینە دوو بەشەوە؟ هەندێک جار هەیە باش و هەندێک جاریش هەیە خراپە. نە هەر بۆ حەدیسەکە، یعنی ئەگەر سێرەکەی ئەوەی کە نەفس و هەوای تبعا لما جاء به الرسول صلى الله عليه وسلم محمودة. أي من ئێمەی مسلمان، ئێمە کۆمەڵگەی مسلمان هەمومان کە هەوا و نەفسمان بە گوێرەی ئەوەی کە پێغەمبەر هێنایەتی
ئەی بەوە بێەوە شتێکی چاکە بەڵام خراپەکە لەکوایە کەوا تو پێچەوانەکەی بی ئەلەوێ خراپە ئەوە مەذمومە ئەوە مەذمومە عليه فكلما ذكر الله سبحانه وتعالى اتباع الهوى فهو على شيء لقرآن على وجه الذم لقرآن بوشي وازيه وأما من نهى النفس عن الهوى يعني بزانا الليري يعني ما زمي أو هو نفسه دكات أجر بوشي وازبيه بما جاء به الرسول وبما نهى الله سبحانه وتعالى عنه أو كاتو نفس الشيء كاتو نفسه يعني هو نفسه محمودة جابوه أويك كمحمود به وهو ما كان تبعا لما جاء به الرسول صلى الله عليه وسلم ومذموم شكاتك زم كراوة وما خالف ذلك وما خالف ذلك إن جاء خالي كتر أو وجوب تحكيم الشريعة في كل شيء بيويستا واجبة كوا يعني براستي أو مسألة ما وصل كالبوت ولا ناو مسلمانان يعني ست شي كاتك أبيني خلق بيت السرجادة أبيني الخلق ديت بوم مسألة قوتا موتشيا تعيينا ديت السرجادة وانيا بس كاتك شي كاتك هاتو خلقك أو خلقك ولا كاك والله إما أيدا صلاة يوم الناوية في استيمان بتشيا بدا صلاتك كوا حكم خواي پروردگار بك يعني او شتا كالبوتو زور كالبوتو يعني شتيكا مترسي دارة يعني شتيكا وكشون بلي الشعار كان بيشتر يعني اما خومان دزانين كيتر او لو صالاني ك لدواي رخاندني خلافته او رابون اسلاميه بيدا بو قرانوي خلافته تحكيمي شريعه يتر عندي جار برز بوتو عندي جار نزم بوتو شعارات هبو لا او نازم شيء لو جيلا ببيري دي الاسلام هو الحل اشتواء زور كتاب نسرة الاسلام هو الحل الاسلام هو شار سرة يعني هالخوي بس اسلام شار سرة بو دردي او قلانا ان جاء يعني وقت شون بريتر شريعات تطبيق شريعات او هم مشتيكا بلا ميستا يعني وايلياتو حتى لا نخبه كشنيا او باسهر ناكريت وقت شون بري او باسكا مترسي دارا نا جاري باسي باتسكي نفسه باسي يعني شتي تر او بكرد نا او شتي كإنسان بي هولي بو بدات هولي بو بدات خالك تريش اويا كإيمان يزيد وينقص إيمان يزيد وينقص أو مذهب أهل السنة والجماعة والله أعلم حديثي كوتاي شلودو عن أنس بن مالك رضي الله عنه قال سمعت رسول الله صلى الله عليه وسلم قال الله يقول قال الله تعالى يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان منك ولا أبالي يا ابن آدم لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك يا ابن آدم إنك لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة رواه الترمذي وقال حديث حسن صحيح أم فرموديا أنس أجرته بمان رضا ورحمة إخوالي به حديثك قدسية باسي حديثي قدسي ما كردو بيناسكش ما كردوا لدرس كاني بيشو أفرمي ما دعوتني وقت شون بلي إنسان خاصة إنساني مسلمان دائما بيتشيا دعاء بكات ببارته ولا خواي پروردگار الدعاء هو العبادة عبادة الدعاء عبادتي زور قورشة خاصة لم سردمي بقوة بهيزو بشكويو بعزته بدولته دعاء زور قرنقة لهم كاتكات دعاء قرنقة براستي إنسان بتايبتي چيا لو كاتاني كوا دعاء جيرادة بيت ما دعوتني لقل دعاك قيدي كداناوا چيا ورجوتني لقل دعاء تكاشي لقلها بيت
ڕجاشی لەگەڵا بێ. ئەو دوانە بوو چی دێت؟ غەفەرت لەکە على ما كان منك ولا أبالي. يعني أما شيء أجينا ما وصان رحمتي الله سبحانه وتعالى برانبر بندكاني. يعني إما تماشا بكين أجر بود شاو تماشاي أو بكين أو هم تاواناني كوا دكريت ش بنيهني أو بنيهني كري كسبي نازانيا إلا الله سبحانه وتعالى أو إشي بأشكرا دكريت إستا. يعني إن جاد الله سبحانه وتعالى شنو بالرحمة شون أو زوية شقناك أو خلق بكاتنايوا بأشكرا تاواني قورة نكو بس أو تاواني كوا لبين عبد وخوايا نكو أو تاواني كوا لقل يعني عبد كان لقل خوانا بلام تاوانك الله سبحانه وتعالى زور بينا خوشو لو تاوانش خوش نابد كتشيا شركة يوسف باشكرا دكريت الشرك باشكرا أو الشركاني كوا دكريت وين دجيريت يتر أو شركانة أنواع وأشكال هي لقل أوشا غفرت لك على ما كان منك ولا أبالي. والله أعلم إمامي عمر رضاه ورحمة خوالي بي الله من خمي استجابة منية خمي أومك دعاء بكين جا هندي خلق هندي كز بقرا خوش مان هندي جار چيا أتشينا جوكي غفلته سبحان الله دعاءك اشتكين هر دعاء كمان روحي ثانية هر دعاءك بس بسر زار ما ناديته طاو لا كسي واهب وكدعاء كردو سبحان الله دعاء جيرابوا إنسان بأميدش نبي دعاء بكات بلا من لقل دعاء كات شيا رجايتي أبيت خواي جورش أفرمي وقال ربكم ادعوني أستجب لكم إن الذين يستكبرون عن عبادتي سيدخلون جهنم داخرين. جاء زور مهمة الدعاء هو العبادة. فرسيالة كيف كانت العبادة دعاء؟ شون عبادة يعني دعاء عبادته بو دعاء عبادته طو دعوة كردنا لله عبادته تدانشي مناجات دكي وهروها حتى صلاتيش بمعنى لغويكي تشيا دعايا يعني إنسان بلسان حال أو تاني داوا دكات لخواي پروردگار ئەگەر بڵێ بەو کەسشکەوە بۆ نوێژەکەی ئەڵێ چییە؟ بە تەمای پاداشی خوام ئەمرەکانی خوای پەروەردگار جێبەجێ کردو. بزانن لێرەش هەروایە بەو شێوازەیە کە ئینسان الله سبحانه وتعالى دەفەرمێ ادعوني أستجب لكم ئینسان دوعا بکات. غەفەرت لەکە ئەوەش ئەوەیە کە مەغفیرەت يعني ستر الذنب والتجاوز عنه. يعني هەر ئەوە نییە کەوا لێت خۆش بێ بەڵکو چییە مامۆسایان ستریش دەکات ئینسان وەکو باسمان کرد والله ئەو تاوانەی کە دەکرێت ئەگەر ئاشکرا بێنیە يعني ژیان لەسەر زەویە مەحاڵ دەبێت زۆر زەحمەت دەبێت زۆر زەحمەت دەبێت على ما كان منك يعني ئیتر لە تاوانە لە کەم تەرخەمیە ولا ئوبالی وەک چۆن بڵێ گرنگ نییە لام تەواو يعني شتێکە ئەوەی کە لێت خۆش بووم زۆر ئاساییە زۆر ئاساییە لە عەرەبەکەی ئەی لا ئەهتەم بذلك لا ئوبالی بە کوردەوارەکەی ئەڵێ گوێی پێ نادەم بەس بۆ الله سبحانه وتعالى بەکارهێنانی والله أعلم باش نییە بڵێ الله سبحانه وتعالى دەڵێت گوێی پێ نادەم ئەمە ئیسباتی چی دەکات؟ ئیسباتی کە بڵێ گوێ هەیە خوای پەروەردگار بەڵام خوای گەورە سەمیعە دەبیستێت بۆی نەچێتە بابی تەشبیه و تەمثیلەوە یان ئەو لەو بابەتانەوە ئەی لا ئەهتەم بذلك يعني بەلامەوە زۆر ئاساییە ئەگەر گوناحی ئەو هەموو خەڵکە وانە ئەو هەموو خەڵکە تاوان بکات دوای ئەوە بەو شێوازە بێت دوعا بکا و ڕجا بکات لێ خۆشە بم ولا ئوبالی
الله سبحانه وتعالى دەفەرمێت ئەگەر هات و تاوانەکان وەک چۆن بڵی کوردەواری ئەڵێ گەشتە حەلحەلەی عاسمان گەشتە هەورەکان ڕۆشت ئەوەندە تاوانی کردووە ئەوەندە تاوانی کردووە دوای ئەوە داوام لێ بکەی کە لێت خۆش ببم ثم استغفرتني یعنی زۆر مهمە زۆر مهمە ئینسان کە کاتێک شتاوان دەکات چییە زوو داوای استغفار بکات بگەڕێتەوە تەوبە بکات لێت خۆش دەبم ئەمە هەمووی ڕەحمەتی الله سبحانه وتعالى دەگەێنێ بەرامبەر عەبدەکانی ئینجا دوای ئەوە لو أتيتني بقراب الأرض خطايا ثم لقيتني لا تشرك بي شيئا لأتيتك بقرابها مغفرة يعني تۆ ئێستا تەسەوەری کە ماوەسە بێنە پێش چاوی خۆت ئەم زەوێت چەند پان و فراوان و گەورە و يعني نازانم مەساحەکەی چەندێک گەورەیە ئەو هەموو قاڕات و ئەو شتانی لەسەرە ئەگەر بە هەموو بەقەدەر ئەو هەمووی هەر ئینسان تاوان بکە بۆ نیش تاوان ناکە بەڵام هەندێک تاوانەیە زۆر گەورەیە کە وەکو باسماکە مەسەلەی شرک ئەگەر شرک نەکەی خوای گەورە بەقەدەر ئەو سەرزەویە ئەو زەویە چییە مەغفیرەتت بۆ ئەهێنێت یعنی قەت ئەمە چی ئەگەێنێ ئینسان قەت مەیئوس نەبێت لە ڕەحمی خوای پەروەردگار بەڵام تەوبە بکات نەمرێ لەسەر ئەو تاوانە بە تایبەت نەمرێ لەسەر تاوانی شرک نەمرێ لەسەر تاوانی شرک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەوڵی ئەوەی دەدا ئەو خەڵکە لە سەرەتاوە موسڵمان بن دەیفەرموو شیعارەکەی ئەوە بوو قولوا لا إله إلا الله تفلحوا چونکە لا إله إلا الله هەموو شتێکە بەس بڵێن لا إله إلا الله تفلحوا بەڵام نەکبەت بوون خۆیان کوفریان هەڵبژارد ئەوەتانێ بوونە چی بوونە سوتەمەنی ئاگری جەهەنەم یەرحەموکە الله ئەمەش فەزڵ و ڕەحمەتی خوا ئەگەێنێت لە فەوائیدی ئەم حەدیسە بە کورتی ماوەسا شەرەفی بەنی ئادەم يعني الله سبحانه وتعالى دفرمي يا ابن آدم يعني عند جار نداءاته هي الله سبحانه وتعالى ده قرآن يا أيها الذين آمنوا يا أيها الناس يا قوم يا ابن آدم لير الحديث قدسي أمش براسي فضل بسر بني آدم ولقد كرمنا بني آدم وحملناهم في البر والبحر ورزقناهم من الطيبات وفضلناهم على كثير ممن خلقنا تفضيلا ئەوە یەکێکە لە فەوائیدەکان یەکێتر لە فەوائیدەکان ئەوەیە کە واوەکو باسمان کرد ئەن من دعا الله ورجاه فإن الله تعالى يغفر له يعني لەگەڵ دوعاکە چی هەبێ ڕجاش هەبێ بۆیە ئەفەرمێ أنه لا بد من الدعاء من رجاء أما القلب الغافل اللاهي الذي يذكر الدعاء على وجه العادة فليس حريا بالإجابة أما بس لبابي دعاء يعني وقت مرة عادته دس هلا قريب الدعاء إنه كان ناس يعني بس دس برزكاته لكاتك أمام وصايك إمامك يعني ضلي آمادنية ضلي حضوري نية كاتك دعاء دكات رجاناك لقل دعاك تكاناك جابوا يا والي أو هر وقت مرة پێویست ناکار وەڵام بدرێتەوە کەسە ینی خۆی هیلاک دەکات خۆی ماندوو دەکات نە بە خلافی ئەوەی کەوا دڵی ئاگادارە دڵی ئامادەیە و لەگەڵ دوعاکە تکاش دەکات خاڵێکی تر ئەوەیە خوای گەورە لە هەموو تاوانەکان خۆش دەبێت بەڵام ئینسان تەوبە بکات ئەو تاوانانە چەندێ گەورەش بێ بەڵام تەوبە بکات ئەوە خوای پەروەردگار لێی خۆش دەبێت ومن يعمل سوءا أو يظلم نفسه ثم يستغفر الله يجد الله غفورا رحيما أو الله كي إيمايا غفورا رحيما حق الناس جاية ما وصى حق الناس بيديتوا بەڵام ئیتر ئەگەر هەندێک جارێ سێرەکەی کابرا دزیەکی لە کابرایە کردو دوای کابرا مردووە ئەمە چی لێ بکات بۆ منە ئەبێ بە دوایە بگەڕێ ئینجا ئەڵێ لێرە شێخ ئەڵێ ئەبێ هەر بڕوا بیداتەوە ئەڵێ ئەگەر هەر نەکرا بیدا بە نەفەرێک بڵێ کاکە وەڵاوە پارێکتان دزراوە ئەوتانی پارەکەتان ئیتر داوا مەکەن چێ بووە
حتا لە مەسەلەی غیبەتیشە بەڵام ئەڵێ ئەگەر هات و من سە غیبەتی برایەکەم کرد حەقی خۆیەتی وانە کەم گردن ئازاکە غیبەتم کردووە ئەی باش ئەگەر من بڵم غیبەتی جەنابتم کردووە بێم بۆلات بڵم وڵا غیبەتی جەنابتم کردووە دوای ئەوە بوێتە شەڕ و هەراوسە و خلافێکی زۆر گەورە لێرە چی بکەی باشە لێرە عولەما فەرمون بێدەنگ بی تۆبەیەکی نەسوح بکە دوعا بۆ برایشت بکە چونکە ئازانی مەفسەدەیەکی گەورەتر دێت ئەو کاتە تو بەو شێوازە تعامل بکە یان ئەگەر هات و ئەو پارەیە کە دزرا بوو هەر کەس نەدۆزیەوە ئەبێت چی بکەی بکەیتە خێر بۆی پارەکەی بگەڕێنەوە بڵێ ئەوە لە خێر لە جیاتی فڵان کەس ئەو حەق الناس بەو شێوازەیە مامۆستا ئەبێ بگەڕێتەوە ئیلا ئەگەر هات و منکەرێکی گەورەتر والله ئەعلەم ئەبێ بێدەنگ بی باشترە ینی چۆن ئەگەر بەس کاڵێ شرکی نەکردبێ تاوانی کردبێ لێرە زانین چێ مامۆستا مەسەلەی تاوان گوناح خاستن ئەوانەی کە ئیتر کە ئینسان مرد تەواو حەقی ناس چی لێکە لەوێ طبعاً هەیە بە پێی حەدیسەکان ینی پاداشتێک کابرا دەدرێتەوە ئەگەر کابرا زۆر ئەوەش بوو هەندێک جار لە حەسەناتی ئەم ئەخرێتەوە سەر حەسەناتی ئەو ینی ئەوە تر ئەوە بە پێی حەدیسەکان بگەڕێتەوە لە ڕۆژی حیسابە چۆن الله سبحانه وتعالى حسابی عەبدەکانی دەکات هەندێک جار الله سبحانه وتعالى لە تاوانەکان ئەو تاوانانە خۆش دەبێت مەشیئەت هەیە بەڵام ئەوە عەدالەتێکە دایناوە تۆ ئەوەت کرد مقابلەکەی ئەوەیە ئینسان بۆ نمونە لەم دنیایش ئێستا ئەو حەدانەی کە دانراوە ئەو کەسەی کە زینا دەکا ئەو حەدەکەی ئاوهایە ئەو کەسەی دزی دەکا ئەو حەدەکەی ئاوهایە وانە ینی ئەو شتانە بۆ شێوازە دانراوە بەڵام لە مەسلەی شرک زۆر خەتەرە مادام ئەو شرکە نەبێ ئەوە لە بینی مەشیئەتی خوای پەروەردگارە چونکە ئەو کەسە ینی شتێکی کردووە خوای گەورە بینی عەبدەکەیەتی لێ خۆشە بێ هەر تۆ لە بینی ئینسانەکان کابرایە کە زیاتر دەسەڵات هەیە ئەڵێ تەواو هەر نەکو شتی کۆمەڵایەتی کابرایەکی کوشتووە وەلی قاتل مەقتولەکە ئەڵێ کاکە من لێ خۆش بووم چونکە دەسەڵاتی خۆیەتی ئەڵێ لێ خۆش بووم دەسەڵاتەکەی بەکارهێنا خۆ مستحقی عقوبەیانە مستحقە بەڵام دەسەڵاتی خۆی کە عەفوە بەکارهێنا بەڵام شرک نە ئەڵێ ئەمە خەتی سوورە ئینسان نابێت لەبەرەوەی تایبەتمەندی الله سبحانه وتعالى شرک کە ئینسان شرک دەکا یانی تۆ وەک چۆن بڵێ تر گەشتوتە ئەو مەرحەلەی کە یەکێک هەتا هەندێک جار ئەڕەئەیتە مەن اتەخەذە هەواه ئیلهه هەواه يعني أرأيت من اتخذ بزان هوا نفس بيت إله هندي جار سيرك إنسانك كات إله هندي جار سيرك طاغوتك أبيت إله شيطانك أبيت إله جابويا مسألة الشرك يعني إنسان أقدار بيه خوا بنامام دال الشرك لسر الشرك نمرد شركي تشبتشوك بيه تشي جورج بيه بتايبت جوركان أو زور خطرة وفوائدی تریشی زۆرە باسی طبعا مەرجەکانی تەوبەش دەکات هەر بە کورتی چوار مەرجیدا ناوە یەکەم ئیخلاسە یعنی لەو تەوبەیە بێ بە ئیخلاسەوە بیکات وما ئومیروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين دووهەم پەشیمان بوونە لەسەرەوەی کەوا کراوە سێیەم ئەوەیە کە وازهێنانە لەو تاوانە ئەبێ تەواو نەگەڕێتەوە بۆی و هەروەها مەسەلەی چوارەمیش عەزمە بەس نەکوازێن عەزمیشی هەبێ کەوا نەگەڕێتەوە بۆ ئەو تاوانە و نەیکاتەوە هەندێکشان ئەوەی داناوە کەوا مەرجی پێنجەم مەسەلەی تەوبەکەیە کاتێکەوە کاتی وەرگیرانی تەوبەش بێ چکان دێمە کاتمانەیە تەوبەش فایدەی نییە وانە لە چی کاتێکایە بۆ نمونە ینی لە کاتی ڕۆحکێشانە وانە ئەو ئینسان
ما لم يغرغر بابي توبة مفتوحة، بابي توبة مفتوحة. وده حديث شاتوه لا تنقطع الهجرة حتى تنقطع التوبة، ولا تنقطع التوبة حتى تخرج الشمس من مغربها اینجا ئینسان چەنێ تاوانیش وەکو باسمان کرد ئەگەر گەورەش بێ کەوێتە بەر مەشیئەتی خوای پەروەردگار تەنها شرک نەبێت ئەوە خوای گەورە لێی خۆش دەبێت إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء ئەمەش فەزلی چی ئەگەێنێ؟ یەکخواناسین، فەزلی تەوحید ئەگەێنێت. و هەروەها ئیثباتی لیقای خوای گەورەش دەکات لەو فەرمودەیە ثم لقيتني يعني دقات الله سبحانه وتعالى لا تشرك بي شيئا. فما الدليل لسر أويك لقاء خواي پروردگار هي فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا. بمشي وازاتنا كوتاي فرمودكاني بيغمري خوشويسمان صلى الله عليه وسلم. وليرش الشيخ دفرمي الشيخ ابن عثيمين رحمة الله عليه عليه ومن حسن تأليف المؤلف يعني وقتهم بلي لجواني دانر يعني كم كتابي داناوا بم فرموديا كوتاي بيناوا أما بيوتريتشي عليه براعة اختتام يعني براستي وقتهم داهناني كي كردوها لا كوتاي هينان هي براعة افتتاح سيركي كتابك دادنيه شتيكي جوان پێشکەش دەکان پێوترێ بەڕاعەت و افتتاح يعني کتێبەکەی بەمە دەست پێ کردووە. لێرەش دانەر ڕەحمەتی خوای لێبێ بەم فەرمودەیە کۆتایی پێهێناوە. جا ابن حجر رحمة خوای لێبێ لە بلوغ المرام دەفەرمێ الحمد لله على نعمه الظاهرة والباطنة قديما وحديثا. وإلى هنا ينتهي الكلام على الأربعين النووية المباركة. ما الشيخ ابن عثيمين أفرمي تائرة هاتنا كوتايي قسە کردن و باسکردنی ئەو طبعا چلودوو فرمودەیە بەڵام مەشهورە کتێبەکە بەچی الأربعين النووية المباركة. خوای گەورە بەڕاستی بەرەکەتی کردوتە ئەو کتێبە ئێمەش داواکەین لە خوای پەروەردگار بەرەکەتی ئەو فرمودانە و بتوانین لە ڕۆژانەی خۆمان لە ژیانی خۆمان إن شاء الله تعالى كاري بيبكين هروهاش وكو شيخ دفرمي التي نحث يعني همو كسيك كوا هاني ددين كل طالب علم همو فير خوازيك زانس خوازيك على حفظها كوا لبريبكن وفهم معناها والتيج بقن لي والعمل بمقتضاها. وهروهاش شيا كاربا أو فرمودانج بكن. نسأل الله عز وجل أن يجعلنا ممن سمع وانتفع إنه سميع قريب. داواكاري لخواي پروردگار سودمان پێ بگەێنێت بەوەی کەوا گوێبیستی بووین ئەو فرمودانی کەوا گوێبیستی بووین و هەروەها کەوا سودمان لێ وەرگرت إنه سميع قريب. خواي پروردگار سميع بسرى نزيك قريبا. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.